سیوسێمین ساڵیادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بەڕێپێوان لە پەیکەری عومەری خاوەر بۆ مەزاری شەیدان دەستی پێکرد و تاجەگوڵینە لەسەر مەزاری شەیدان دانرا. هەڵەبجە مەرزی سازانی پێویستە، پردی تووە قوتی پێویستە، چەنەها هەلیکاری پێویستە لەناو هەڵەبجە بکرێت. هیچ هەلیکارێکی تیانێ هیچ ئاوەدانیشتێکی تیانێت تا ئێستا. هەڵەبجە دەبێت بە یاسا کێشەکانی چارەسەر بکرێت. ئێمە گەشتبینین بەم ساڵیادی ئەمساڵ لەبەرەوەی پەرلەمان ئەمڕۆ دانیشتنێگەکەوە هەموو کێشەکانی ئێمە لە پەرلەمانەوە دەبێت سەرچاوی چارەسەر بن و ئەو خێر و سەدەقەی کە بە هەڵەبجە ئەکرێ کاتیە و هەنگاوەڵگرتن بۆ ئیشەکان دەبێت بە یاسا بکرێت. حکوومەت ببێتە بەرپرسی ئەو کەیسانەی کە لە هەڵەبجە هەیە. هەڵەبجە لە ئاستە و قوربانی گەورەی بەخشیوەتی ئاوڕی لێ نەدراوەتەوە. هەڵەبجەیەکان دەڵێن پێویستە کێشە و گرفتەکانی هەڵەبجە لە ڕووی یاساییەوە چارەسەر بکرێن و دەسەڵات بەکردار وەڵامی داواکاریەکانی خەڵکی هەڵەبجە بداتەوە کە 33 ساڵە دووبارەی دەکەنەوە. فەقیرە، هەمووی محتاجە، هەمووی خاوەنی نەخۆشە، هەمووی کرێچیە. داواکارم ئەوەیە بچێتەوە بە خۆیان ماڭانە موچەیەم خەڵکە بە گیان هەڵەبجە کراوە بە محافەزە، بەڵام هەر ناوەکەی محافەزەیە یقیچکە وەکو کراوە بە محافەزە با پرۆژە گەوری بۆ بکرێ چەندها گەنجمانەی هەمووی بەتاڵ و حەتاڵە پرۆژەکە بکرێتەوە گەوری بێ گەنجەکانمان تیا بەشدار بێ وەکو خۆمان کەسوکارەکەمان شەیدە با مناڵەکانی چەندها کەسی ئەم شارە سودمە نییە لە حکوومەت باقیەکە هەموو خەریجە تاعین بکرێت و شتی بۆ کراوە هەڵەبجە ناڵێ نەکراوە شتەکە داواکە شتی باشتری بۆ بکرێ با محافەزەبوونی پێوە دیار بێ نەوە هەر ڕەمزێک بێت بەبێ ئەوەی کەوە ئاوری لە شاری هەڵەبجە نەداوەتەوە. ئەم دەسەڵاتدارانەی ئێستا کە حکومڕانیم کوردستانەکەن یادی هەڵەبجەیان لە یاد کردووە، یادی هەڵەبجەیان لە یاد کردووە. نابێ هەڵەبجە لە یاد کرێ. هەڵەبجە شاری شەیدانە، شاری گەورەی کوردستانە، هەمومان خزمەتکاری ئەم شارەین. ساڵانە لە یادی تاوانی کیمیاباران دەیان چالاکی جۆراوجۆر بەڕێوە دەچن. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشووتر کەمتر بەرپرسانی حکوومەت و دەسەڵاتی کوردی بەشداری یادەکەیان کرد. هەڵەبجەیەکانیش دەڵێن تەنیا بەناو شارەکەیان کراوە بە پارێزگا و لە دوای 33 ساڵ هێشتا بریندارانی چەکی کیمیاوی بەدەست ئازارەوە دەناڵێن و داواکاریەکانیان تا ئێستا وەک خۆی ماوەتەوە و وەڵام نەدراوەتەوە. هەڵەبجە ئەو شارەیە کوردی بە گیان ناساند کەچی ئێستا لە سەرجەم سێکتەرەکانەوە فەرامۆش کراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.